بەڵێ بەڕێزان ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە ئەم بەشەی هەواڵیش ینی زۆربەی بەشەکانی هەواڵ هەر تایبەت دەبن بەما میوانەکان گفتوگۆ زیاتر لەسەر ئەم پرسە دەکەن بۆ ئەم مەبەستە گفتوگۆ لەسەر حاڵی زمانی کوردی دەکەین ئێستا کە زمانی دایکە بە نسبەت نەتەوەی کوردەوە لەگەڵ بەڕێز مامۆستا ئیدریس محەممەد ڕەزا ماستەر لە ئەدەبی کوردی لە سودوی ناوەند لای ئێمە میوانە. مامۆستا ئیدریس بەخێربێ. زۆر سپاس. زمانی کوردی ئێستا لە چ حاڵێکدایە؟ زمانی کوردی بە شێوازێکی گشتی دەتوانین بڵین لە بەرەو پێشچووندا لە خێراندا نیە، بەڵام ئەو بەربەستانی بۆی دروستەکرێ ئەو کۆمەڵە بڕیارانەیە کە بەداخەوە دەتوانین بڵین کۆمەڵێک بڕیاری ناوخۆییە کە زمانی کوردی وەلادەندێت. بۆ نمونە لە تاقیکردنەوەکانی قۆناغی وزاری پۆلی 12 وانەی کوردی دەرسێکی لاوەکیە، واتە بنەمایەک نییە بۆ وەرگرتنی هیچ قوتابیەک لە هیچ کۆلێژێک. ئەمە وای کردووە کە وانەی کوردی جێیەی گرنگی و باەخپێدانی هەم قوتابیان نەبێ و هەم مامۆستایان نەبێ. بۆی ئەم بابەتە بکرێتە خاڵێکی وەرچەرخان وەکو هەموو وڵاتانی تر زمانی دایکی خۆمان زمانی کوردیمان خۆش بێت، پێویستە بەڕاستی گرنگی بە زمانی دایک بدرێت، چۆن لە قۆناغی باخچەی ساوایان و بنەڕەتی و ئامادەی دەرسێکە بنەمایە بۆ دەرچوون لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر، بە هەمان شێوە بنەمایەکیش بێ بۆ وەرگرتن لە هەموو زانکۆکان. گوتت لە حاڵێکی خراپدانیە باشە، ینی باشەکەی لە چیدا دەبینیتەوە ئێستا؟ بەڵێ لەبەرەوەی سپاس بخوا کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیر و کەسانی بەتوانەمان هەیە کە لە بەشەکانی زمانی کوردی لە کۆلێژە جیاوازەکان کاریان کردووە و بەرهەمیان هەبووە و کتێبخانەکانی کوردیان دەوڵەمەند کردووە بە کتێب و بەرهەمەکانیان، دەتوانین بڵین مای خۆشحاڵیە و جێگەی دڵخۆشیە کە ئەم کتێبانە کتێبخانەی کوردیان دەوڵەمەند کردووە لە ساو ساڵانی پێشوو. بەڵام لە هەمان کاتیشدا مای نیگەرانیە کە کۆڕی زانیاری کورد هاوخەم و هاوکارێکی باش نییە بۆ ئەوی وشە کوردەکان وەکو خۆیان جێی خۆیان بگرن. بۆ نمونە کاتێک کە ئێمە دەمەوێت بە نمونەیەکی زیندوو بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویست باس بکەم، کاتێک کە ئێمە ئەمە هاتە ناومانەوە بە مۆبایل وەرمانگرت، بەڵام عەرەب ناوینا ئەلجەوال، فارس وابزانام ناوینا گوشی. ئێمە دەتوانین بەڕاستی کۆڕی زانیاری کورد کاتێک کە شتێک نامۆیە بە زمانی کوردی و دێتە ناومانەوە لە بەرامبەردا وشەیەکی کوردی بۆ دامرنێت، بەڵام کە دانانرێت بەڕاستەکەی ئەمە جێگەی نیگەرانیە. بۆ پێویستە بەڕاستی کۆڕی زانیاری کورد و ئەو دەستگا و لایەنانەی کە کاری فەرمی دەکەن و پاراستنی زمانی کوردی داکۆکی زیاتر و هەنگاوی زیاتریش بنێن بۆ چەسپاندنی وشە پیت بە پیتی زمانەکانی خۆمان تا شیرینتر و خۆشەویستتر بێ لە لای نەوەکان. بڵێ بۆ قسەکردن لەسەر ینی تایبەتمەندی، ینی ئەوەی کە تایبەتت کرد بە مەسلەی زاراوەکان، ئەمە کاتی زۆری دەوێت، دانیشتنی زۆری دەوێت، هەموو ئەوانە دەمەوێت زیاتر لەگەڵ تۆدا بە حکمەوەی کە ماستەرەکەت لە ئەدەبی کوردیەوە مامۆستاییت لەوبارەوە زیاتر لە پرۆسی خوێندندا گفتوگۆ لەگەڵ بەڕێز بکەم. ئەتا چەند زمانی کوردی لە نێو پرۆسی خوێندندا لە نێو پرۆسی پەروەردەدا ئەنی جێگەی خۆی کردوتە توانی وێتی کەنەوەی ئێستا کوردێکی زمانزانێکی باشی لە دەربچێت بە باشی بتوانێت با بڵین لە زمانەکەی خۆی تێبگات کە زمانی دایکە؟ بەڵێ طبعاً زمانی کوردی لە قۆناغی بنەڕەتی زمانێکی سەرەکیە و بە شەوانەکانیشی لە هەموو بە شەوانەکانی تر زیاترە بۆەوەی کە منداڵ فێری زمانی کوردی بکرێت. بەڵام بە حکمی ئەوەی کە ئێستا زمانی ئینگلیزی گەشتۆتە قۆناغی خۆسەپاندن و خەڵکی ئێمەش باوەڕیان وایە کە منداڵەکان ئەگەر زمانی ئینگلیزی زانی یاخود لە قوتابخانەیەک بوو کە بە زمانی ئینگلیزی خوێندیان ئیتر ئەمە گەشێکی زۆر باش و زۆر چاکی کردو و توانایەکی بەرزی هەیە. من بەڕاستی هاوڕانیم لەگەڵ ئەو جۆرە بیرکردنەوەانە. زمانی کوردی ئێستا بەڕاستی پێویستی بە پشگیریەکی توند و تۆڵ هەیە بۆ ئەوەی کە بکرێتە بنەما. ئێستا من منداڵی خۆم کاتێکە لە پۆلی 12 زمانی کوردیەکەیان نەکردووە بە خەمێک، یعنی نانەوێ بیکەنە بابەتێک لە بابەتە سەرەکیەکانی وەکو زمانی ئینگلیزی چونکە بنەمانیە، هەروەها عەرەبیش وەلانراوە بە هەمان شێوە. ئێمە زمانی شیرینی خۆمان کە زمانی دایکە ئەبێ وا بیر بکەینەوە وەکو بۆ نمونە وڵاتێکی بەریتانیا، ئەوان زمانی فەرمی خۆیان زمانی ئینگلیزیە و زمانی نووسینیان و زمانی کتێبیان و تەنانەت زمانی کڕین و فرۆشتنیان و تەنانەت زمانی نووسینی سەر ئەو داو دەرمانانەی کە خۆیان دروستی دەکەن یاخود خۆیان بە شێوازێکی گشتی. ئێمەش بەڕاستی پێویستمان بەمە هەیە، پێویستە زمانی کوردی بە هەموو شێوە زار و بنزارەکان و
ینی لە هەر چوار پارچەی کوردستانە بە چ شێوازێکی ئاواکاری لەسەر بکرێ و ئیشی بۆ بکرێت ئەگەر ئەم ئیشە نەکرێ بەڕاستەکەی زمانی کوردی دەتوانین ئەمە چه ئیش بۆ بکات تا ئێستا هیچ هەوڵێک دراوە کە زمانی ستانداردی کوردی دروست بکرێ ینی زمانێک بێت تەواوی تر بڵێ ئەمە نەتەوەی کورد بەم زمانە قسە دەکات ئەمە زمانی ستانداردە ئەمە جگەلەوەی کە شێوەزارەکانی دیکە هەن تا ئێستا هیچ هەوڵێکەیە بۆی زمانشی ستانداردی کوردی دروست بکرێت خۆی ئێمە زمانی ستانداردمان هەیە کاتێک کە من و تۆ لە یەکتر تێگەین ئەگەر شێوەزار و بنزاریشمان جیاواز بێ وەس زمانی ستانداردە کێشەیەک نییە لە وڵاتێکی وەکو بەریتانیا ژۆکۆی من خوێندومەتەوە ئەڵێ بە نزیکەی 13 بۆ 14 جۆر دەڵێن تەماتە ینی وشەی تەماتە بە چەند جۆرێکەیە گرنگ نییە ئێمە مادام توانای لە یەکتر تێگەیشتمان ئێمە زمانی ستانداردە بەڵام زمانی ئیش پێکردن کە کاری لەسەر بکرێت و هەوڵی بۆ بدرێت کە ببێتە زمانێکی فەرمی و دەوڵەمەند بکرێت و ببێتە بنەمایەک زمانی دام و دەستگاکان بەڵێ دام و دەستگاکان و هەموو تەنانەت ئەو کەناڵانەی ڕاگەیاندن و هەموو ئەو دەستگا فەرمیانەی کە کاری پێدەکرێت و ناونیشانی نووسینی هەموو ئەو شوێنانەی کە لە بازار و جێگەکان هەیە ئەگەر بکرێت بە کوردیەکی ڕەسەن لە ناوچەی سۆران بە شێوازی سۆرانی لە ناوچەی بادینان بە شێوازی باتینی تەنانەت لە ناوچەی هەورامانیش بە شێوەزاری هەورامی ئەمانە هەر هەمووی مای دەوڵەمەندی زمانی ئێمە و دەکرێت ئیشی لەسەر بکرێ و کاری لەسەر بکرێ ینی ئەگەر ئێمە نەتوانین لەسەر ئەمە کار بکەین و زمانی بێگانە بکەینە زمانی لافیتە و نووسین و زمانی سەرەکی خۆمان لە هەموو جێگەیەک ئەو کاتە ئێمە پشتگوێ خستن و وەلانانی زمانی خۆمان کردووە بە خاڵێکی وەرچەرخان بۆ لە ناوبردنی زمانەکە یاخود بۆ بەرەو پاشبردنی زمانەکە باشە ینی هیچ هەوڵێکەیە بۆ ئەمە هیچ ئەوەی کە ئاگاییتان هەبێ ئێوە هەوڵ هەیە بۆی کە بمانەوێت زمانەکە یەک بخەینەوە بڵێ خەمخۆر هەیە لەم بارەوە بڵێ بەڕاستەکەی وەکو خەمخۆر نییە چونکە من بە سەراحەت لێتی ناشارمەوەمە کە لە بەشەکانی زمانی کوردی هەندێک جار گرفتمان تەنانەت لەسەر ژمارەی پیتەکانی زمانی کوردی هەبووە هەندێک پێیان وایە 37 پیتە هەندێک پێیان وایە 36 پیتە ینی ئەمانە بەڕاستی گرفتن ینی ئەم کۆکردنەوەی و یەک دەنگیکردە زەحمەتە بەڵام لە ڕێگەی پرۆژەیەکەوە لە ڕێگەی نووسراوێکەوە حکوومەت سەروی خۆی شوێنێک ئاگادار بکاتەوە بڵێ ئەمە ینی ساڵانێکە لەسەر ئاسی تا کەسەیە مەسەرەن خەم دەخوا لە زمانی دایک دەوێت برەوی پێ بدات و پەرەی پێ بدات ینی چێ هەیە گوێ لەمانە بگرێت و ئەمە بکرێتە پرۆژەیە بۆی کاری لەسەر بەڕێز ئەرکی سەرەکی کۆڕی زانیاری کورد و یەکێتی نووسەرانی کووردە ئەوان دەتوانن کار بۆ ئەوە بکەن و داکۆکی بکەن لەسەرەوەی کە زمانی فەرمی لە هەموو جێگەکانە زمانی کوردی بێت ئیتر شێوەزارەکان گرنگ نییە ینی یەکێک لە جوانەکانی و یەکێک لە دەوڵەمەندەکانی زمانی ئەمە کە ئەوەیە بۆ نمونە من لە سلێمانی ئەڵێم باوکم تۆڵی بابم یاخود کەسێکی ترە لێ داکم کەسێکی ترە لێ دایکم ئەمانە هەمووی مای دەوڵەمەندی زمانەکە ئێمەیە بەڵام خەمخۆری بۆ ئەوی کە ئەم زمانە بکرێتە زمانێکی فەرمی کاری پێ بکرێت لە هەموو شوێنەکان و ببێتە دیمەنێکی جوانی ڕاستەقینەی بازار و کارە تیجارەکان و تەنانەت ڕۆژنامەکانیش و کەناڵەکانی ڕاگەیاندنیش تۆزێ دوور بکەونەوە لە بەکارهێنانی شێوازی نووسینی جیاواز بێگومان ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خەمێکی باشتری لێ بخورێ و ئەو کاتە حکوومەتیش ئاوڕێکی جدی لێ ئەداتەوە باشە با بێنە سەر منهەجی خوێندن لەنێو منهەجی خوێندندا تا چەند خزمەت بە زمانی کوردی کراوە بەڵێ خۆی پرۆگرامەکانی خوێندن بەردەوام گۆڕانکاری تیا کراوە بەڕاستی نکوڵی لەوە ناکرێ پێشووتر لە تەمەنی ئێمەدا ئەو کتێبەی خاڵی خۆش بێ ئەمین باڵدار دەخوێندا کە شێوازی بڵین پیتەکان بوو یەکەمین جار فێر دەکرا ئێستا گۆڕانکاریی بەسەردا هاتووە بەڵام ئەمیش ئەم گۆڕانکاریش بەکردنەوەی خول بۆ مامۆستایان و بەشداری پێکردنیان و زانینی شێوازی وتنەوەی وانەی کوردی بۆ ئەو نەوانەی ئێستەمان هۆکارێک و یاخود کاریگەریەکی زۆر باشیە بێ بۆی کە خزمەتێک لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندنەوە بەنەوەکانی داهاتوو بکەین بەڵام ئەویش ئەبێ کاری بۆ بکرێت بەوەی کە ئێستا ئێمە گەنجەکانمان ئەگەر تێبینی بکەین کاتێک کە مەسجێک بۆ یەکتر دەنووسن بە شێوازی لاتینی دەنووسن کەمتر ئەگەڕێنەوە سەر پیتەکانی زمانی کوردی ئەوەی کە لە گوگل کرا خزمەتێکی گەورە لەو ماوەی بە زمانی کوردی کرا کە دەتوانرا پیتەکان و تەنانەت شێوازی نووسینی زمانی کوردی بخرێتە ناو گۆگڵەوە بەڵام دەکرێت ئەم شێوازە ئێمە لە ناو نووسینی خۆشمانە لە لای خوێندکاران و قوتابیانی خۆمان پەرەی پێ بدەین و زمانەکەی خۆمانی پێ دەوڵەمەند بکەین دەوڵەمەندکردنی زمان ئاسانە تەنها خەم خواردنی دەوێت و مامۆستایانی کوردیش بەڕاستی دەکرێت خەمێکی باشی لێ بخۆن و هەڵگری ئەو پەیامە بن کە زمانی کوردی بەرزترین زمانە لەسەر ئاسی دەوڵەت ئەوەی کە خەڵکی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دەیکا بۆیە کە زمانی کوردی وەکو هەموو دەوڵەمانی تر زمانێکی فەرمی بێ بەڕێز مامۆستای ئیدریس محەممەد ڕەزا ماستەر لە ئەدەبی کوردی سپاس بۆ تۆ ماندومان کردم زۆر سپاس بۆ بەڕێستان لێرەشەوە دەمەوێت پیرۆزبایەکی زۆر گەرم لە
سەرجەم خەڵکی کوردستان لە هەر چوار باشەکەی کوردستان کە ئیشاڵا بێ بە یەک پارچە پیرۆزبایی ڕۆژی زمانی دایکیان لێ بکەم پێیان دەڵێم زمانی دایک بپارێزن گەورەترین و بەرزترین و باشترین شت ئەوەیە کە زمانی خۆمان زمانی دایکمان پارێزین و سپاس بۆ کەناڵی 24